بناوی خوی گەورە و مێرەبان من مسعود مصطفى بارزانی لە مانگی حوزەیرانی ساڵی 2005 مەسعود بارزانی وەک سەرۆکی هەرێمی کوردستان سوێندی یاسایی خوارد. لەو کاتەشەوە تا ئێستا بارزانی 4 جار سەردانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای کرد. سەردانەکانی سەرۆکی هەرێمی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بۆ واشنتن. یەکەم سەردانی بارزانی وەک سەرۆکی هەرێم بۆ واشنتن لە 29 دەی ساڵی 2008 ئەنجام دراو لەلایەن جۆرج بۆش سەرۆکی ئەو کاتی ئەمریکا لە کۆشکی سپی پێشوازی لێکرا. باس لە دوایین هەنگاوەکانی ڕێکەوتنامەی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا کرا کە ئەو کات عێراق لە قۆناغی دوای شەڕی تایفی نێوان شیعە و سوننە بوو. ساڵێک پاش یەکەم سەردانی وەک سەرۆکی هەرێم بۆ واشنتن بۆ جاری دووەم بارزانی لە 11 ساڵی 2009 سەردانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای کردەوە و سەردانەکەشی ماوەی 1 هەفتەی خایاند. بارزانی لە دووەم سەردانیدا هەرێک لە فواد حسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم و فەلاح مستەفا بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەبەی هەرێم و قوبات تاڵەبانی کە ئەو کات نوێنەری حکوومەتی هەرێم بوون لە واشنتن یاوەری بوون. لە سەردانەکەیدا لەگەڵ بەرپرسانی کۆشکی سپی کۆبوونەوە و تاوتوێی بارودۆخی عێراق و هەرێمی کوردستان کرا. پاش تێپەڕبوونی نزیکەی 3 ساڵ بە سەر دووەم سەردانیدا بۆ ئەمریکا وەفدێکی هەرێم بە سەرۆکایەتی بارزانی و بە ئەندامەتی هەرێک لە مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم و فواد حسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم و ئاشتی ئەورامی وەزیری سامانە سروشتەکان و فەلاح مستەفا بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێم و هێرش محەڕەم سەرۆکی دەستەی وەبەرێنان و ژمارەیەک لە ڕاوێژکاران لە 4 2012 چوونە واشنتن. بارزانی لە سێەم سەردانیدا لە کۆشکی سپی لەگەڵ بارەک ئۆبامای سەرۆکی ئەمریکا کۆبووەوە. ئۆباما پابەندبوونی وڵاتەکەی بۆ پشتگیریکردنی دۆزی گەلی کورد ڕاگەیاند و تەئکیدی لەسەرەوەش کردەوە ئەو پشتگیریانە بەردەوام دەبن بۆ ئەوەی عێراقێکی تازە لەسەر بنەمای دیموکراسی و شەراکەتی ڕاستەقینە و پابەندبوون بە دەستور دابمەزرێت. ئێستا و پاش تێپەڕبوونی نزیکەی ساڵێک بەسەر شەڕی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ چەکدارانی داعش و تێپەڕبوونی زیاتر لە 2 ساڵ بەسەر سێەم سەردانی سەرۆکی هەرێم، سەرۆکی هەرێم لەگەڵ وەفدێکی باڵای حکومی سەردانی واشنتنی کردەوە و ئەمە سێمین سەردانی بارزانیە لە سەردەمی ئیدارەی ئۆبامادا. لەم سەردانشیدا هەرێک لە مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش و قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت و مستەفا سەید قادر وەزیری پێشمەرگە و فواد حسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم و ئاشتی ئەورامی وەزیری سامانە سروشتەکان و دەرباز کۆسەر ڕەسوڵ وەزیری ئاوەدانکردنەوە و فەلاح مستەفا بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی حکوومەت یاوەری دەکەن. لەبارەی جیاوازی سەردانەکەی ئەم جاری سەرۆکی هەرێم بۆ واشنتن کەفاح مەحموود ڕاوێژکاری ڕاگەاندن لە نووسینگەی سەرۆکی هەرێم دەڵێت لەم سەردانەی بارزانیدا باست لە چەند دۆسەیەکی گرنگ دەکرێت وەک داهاتووی کوردستان لە دوای تەواوبوونی شەڕی داعش و پڕچەکردنی پێشمەرگە و کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ. هونەر ئەحسان NRT. هەرێم چۆن بەشدار بی و بە چ شێوەیەک و چۆن دەبێ ئێمە چاوەڕوانی